بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، هاتشيني خزمتي آياتي جيتر لو آياتاني كبو هوكار دابزين وعطا سببي هي أسبابي كي دابزين. طبعا هم آيات كانوا أعوذ بالله من الشيطان الرجيم. أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. أما آية سورة بقرة الشعراء، أما آية بيروزة درباري جولك كان داب الزيوة لكاتي خوي دكاتي أواني بلين شتيان جراو وك دينكيان أجان تورات بيجي راستي كان بو خلق درنا خصم وبخلق كان أو تشاكر كان خوان نان كرت وتا هش يتشاك بواي وباش بواي لقل جيان وظروفي خوان بقون جاي آنو تخلقي بيكن غيري أوان ناو تخلق فاقنا من بدا. فالودقار فرمي أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم. فرمان بخلق كان تشاكر كان وتشاكا أنجامدا بلان خوتان تشاكنا كانوا یان خۆتانی دێلادەن ئەوەی کە بە خەڵق ئەڵێن ئێوە خۆتان نایکە. ئەمایەتە لەمایانە فەرمن ڕاستە بۆ جوولەکە دابەزیوە، بەڵام عامە هەر کەسێک بە تایبەتی ئەوانەی کەوا ڕابەری دینن زۆر جار ئەمایەتە بۆ ئەوانە کە نابێ خۆیان کە ئەڵێن ئەبێ ئەوەی کە ئەڵێن خۆیانش ئەنجامیان بە ئەنجامی بدەن تێدا. يعني ما مستعيني عيني ومانيكا أجت السر ويا فايبر الجرش أفرمي دعوة وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. فالجار فرميت وتا إيوا إخواننا وتوراة إخواننا وباشانش كشي شاكا كان بخلقنا عليه. أما جاي كبوها مو زعناك بوها مو دعناك أبي وريا بيت بەری ئەم ئاەتە نەکەوێت، چونکە ئەم ئاەتە زۆر خەتەرە بە تایبەتی و کەسانەی کە قسە بە خەڵکەکەن، چی داعی بێ، چی مامۆستای ئاینی بێ، چی هەر لە هەرچی مۆقیعەکە بێ، کاتێ تۆ شتێ بە خەڵکەڵی ئەبێ وریا بێت ئەو شتانە هەوڵدەی لە خۆتان کۆکەیتەوە کە ئەگەر نەشتوانی ئەبێ زۆر لەگەڵ ئەم ئاەتا و چەند ئاەتێکی ترشەی لە قورئاندا بەری تۆ نەکەوێ، چونکە عولەمایان فەرموویانە ئەمە عامە، ڕاستە بۆ جوولەکە سەبەب نزولی جوولەکەی و تەوراتە، بەڵام عامە بۆ هەموو کەسێ دەگرێتەوە لە هەر کات و زەمانێکا بێ. کەواتە ئەبێ ئێمە ڕاستەکان بڵین، لەگەڵ ڕاستەکانش بڕۆین، دینەکە چۆن هاتووە ئاوا بڵین و ئاواش بکەین. بەڵام زۆر جار ئەبێ حەکیمانە لەگەڵا بیت. کەسە زۆر جار لەوێ بێژێ شتێ وا هەیە بۆ ناڵێ شتێ وایە، چونکە دین زۆر کویلە، تۆ چەندە شارەزا بیت ئەو کات هەڵی منیش نازانم. ئێمە هەمومان بەیەکەوە، هەمومان ئەوەی کە ها لەسەر ئەم زەویە هەموو مسڵمانان کۆمان کردەوە چۆن خضر بە موسای فەرموو ها لە سوورەتی کەهفە. موسا وتی کەس لە من عالمتر نییە، داناتر نییە. کاتی خۆی گەورە موسای نات بەلای کێ؟ بەلای خضر عەلەیهی سەلام. هەندێک لە پێغەمبەرەوە لە پیاوچاک کە لە ناو سەفینەکە دانیشتن. بۆ نمونە ناو سەفینەکە تەیرێک هات لە لێواری سەفینەکە نیشتەوە، خومی ئاوی هەڵکێشا لەو بەحرە. خضر بە موسای چی وت؟ وتی ئەوە زانی چی وت بە ئێمە؟ یاتی علمی من و علمی تۆش موسا بە قەدەری ئەندازەی ئەو خومە ئاوان کە دەمی هەڵی کێشاوە لەو بەحرە. کەواتە ئەمە موسا عەلەیهی سەلام خضر بە موسا ئەڵێ، کەواتە ئەوان وا بن، یعنی علمی موسا عەلەیهی سەلام لەگەڵ خضرە ئەو خومە ئاوەیە لە چاوی علمی خوادا، لە چاوی دینە. کەواتە ئێمە چەنێ بزانین ئەو کاتە زانی هیچمان نەزانین. ئەبێ وابین علم، چونکە هەتا وردویتەوە شتی زیاتر و زیاترش بۆ دەرەکەوێت. بەڵام ئەبێ ئەم ئیسلامە بە حەکیمانە لەگەڵا بیت بۆی تێبگەیت، چونکە ئەگەر دەقەکان بە جوانی بە چاکی بە باشی فەهمی نەکەی
وەری نەگری نەچی لە شوێنی نەگەڕی لە شوێنی ناتوانێت چونکە ئەو کاتە لەوێ بە هەڵەشتێ بکەیت لە شتەکان. ئەچینە سەر ئاەتێکی تر خۆی پەروەردگارە فەرمێ إن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين من آمن بالله واليوم الآخر وعمل صالحا فلهم أجر عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. آية 62 بقرة. أم آية لسر سلماني فارسي دابزيوة. أم آية لسر سلماني فارسي دابزيوة كاتب برسياري كد مجاهد يرتوا رضا رحمة إخواني به ولا سلمان ولا مويا. إمام مجاهد مفسرة لو مفسرة بناو بانغاني لتابع كان چونکە بڕوا پێکەرە شتی چاک و شتی باشی هەیە لە تەفسیرەکەیدا ئیمامی مجاهید و لەگەڵ ئەوەشدا کە ئیگەڕێتەوە لە سلمانی فارسی مجاهید دەفەرمێ سلمانی فارسی پرسیاری لە پێغەمبەری نازدار کرد صلی الله عليه وسلم ئەفەرمێت کە دەربارەی ئەوانەی کە باوەڕیان هەبووە پێشی ئیسلام واتە ئەو کەسانی کە باوەڕیان هەبووە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام لەسەر چی بوون نوێژیان کردو و ڕۆژیان کردووە و شایەتیانش داوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە چیە پێغەمبەرە. إن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين بەڕاستی ئەوانەی کە بڕوایان هێناوە لە موسڵمانان و ئەوانەیشی کە لەسەر ڕێبازی موسڵمانان بوون واتە لەسەر دینی موسى عليه السلام ولسر عيسى عليه السلام وأمانيشي كوا لو زمانه دا دوای ئەوان کە ئیمانیان بە ئاینی ئیسلامی پیرۆز بووە. بەڵام ئەوە ئەڵێت والصابئین واتە ئەوانەی کە بڕوایان بەچی بووە فریشتە کە بۆت یعنی دوور بوونە لە ئەوەی کە ئیمانیان بە پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم کەواتە ئەو کەسانی هەتا پێغەمبەری نازدار نهاتووە صلی الله عليه وسلم هەتا پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم نهاتووە کە باوەڕیان بە عیسا و بە موسا بووە ئەمانە مسڵمانن. بەڵام کاتێ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئیمانیان بە عیسا بووە ئیمانیانش بە پێغەمبەری خوا بووە ئەمانە ئیماندار کە ئەوانەی گەیون. ئێستا ئەوانەی لەم زەمانەدا بۆنە ئیمانی بە عیسا عەلەیهی سەلام هەیە بە تەورات بە ئینجیل بە زەبوور وەک خوایەتی بۆ نمونە لە خوایە بۆ نمونە ئەو ئیمانی بەخوا هەیە ئێمەش ئیمانمان بەخوا هەیە. بەڵام ئەگەر ئەو ئیمانی بە موسا و بە عیسا هەیە من و تۆش ئیمانمان بە موسا و بە عیسا و هەموو پێغەمبەران هەیە ئەبێ ئەوانش ئیمانیان بە پێغەمبەری خوا هەبێ صلی الله عليه وسلم ئەو کاتە ئەو دینە لێوەرەگیرێ. بەڵام ئەگەر ئەو بێت و بڵێ نە ئیمانی بە عیسا و موسا و ئەو پێغەمبەر پێغەمبەرە بێ بەڵام شایەتی نەدا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو مسڵمان نییە خوا ئەو دینەی وەرناگرێ. ئەگەر من و تۆش ئێستا من و تۆش ئیمانمان بە پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم ئیمانمان بە پێغەمبەرێ لە پێغەمبەران نەبێ من و تۆش مسڵمانیمان یعنی مانای ئەوە نییە ئیسلام هاتووە ئەوانی تر سفر کردێتەوە نا ئیسلام هاتووە پێغەمبەری خوا ئاینەکەی هێناوە قورئان هاتووە ئەبێ ئێمە چی بکەین لا نفرق بین أحد منهم فەرق نەکەین هیچیانە ئیمانمان هەیە بە موسا بە عیسا بە هەموو پێغەمبەران بە پایەمەکانش. بەڵام پایەمەکان نەسەخ بوونەتەوە خوای گەورە گشتی کۆ کردێتەوە لە قورئانە ئەم قورئانە شاملە کاملە هەمووی کۆ کردێتەوە چونکە دەستکاری کراوە تەورات و ئینجیل و ئەمانە خوای گەورە ڕەحمەت و مەلایەتمان بکە و عاقبەت خێرمان کە فەرمانبانێژەکان